من خۆم هەرش خۆم بە شەڕوانە زانم هەستی نەتەوایەتیمانێمە بەردەوام هەر لە کوڵ و کەڤا بووە کوردایەتی لە خوێنمایە لە بەردەم باخی گشتیەوە لە سلێمانیەوە بۆ پاڵپشتی هەموو کوردستان بۆ کوردانی ڕۆژئاوا لێرە خۆپشاندانێکی ملیۆنی بڕیارە بکرێت ئەوەی کە ئەیبینن لە ئێستاوە هاوڵاتیان کۆبوونەتەوە بە ئاڵای کوردستانەوە کە ستەیج دانراوە هاوڵاتی زۆر هاتۆتە ئێرە ئەمە بۆ پاڵپشتی لە کوردانی ڕۆژئاوایە بۆیە سلێمانی بەردەوام خۆپشاندانەکانی گەورە و بەرفراوانن بۆیە ئەمڕۆ داوا لە هاوڵاتیان کراوە بێنە سەر شەقام تاوەکو پاڵپشتی لە کوردانی ڕۆژئاوا بکەن ئەگەر هاوکارم یەکان گوێزێتەوە ئەمە سەرەتایە تا ئێستا بەشێکی کەم لە هاوڵاتیان هاتووە بەڵام چاوەڕوانی ئەوە دەکرێت کە خۆپشاندانێکی ملیۆنی لێرە بکرێت بۆیە هەمووان بە یەک دەنگ هاوارەکەن یەکە گەلی کوردیەکە ئەمە دیمانەکانی ئێستان ئەمە لێرە ژمارەیەک لەو هاوڵاتیان لێرە سڵاوتان لێبێ ئەمڕۆ چۆن پەیامی خۆتانەگەێنن پەیامی خۆمان وەکو چاپارچەی کوردستان بە یەک پارچە پەیامەکەی خۆمان دەگەێنین ئەمە ڕۆژێکی پیرۆزە بۆ کورد حەقە هەموو کوردێک دەرگای ماڵەکانیان داخن بێنە سەر شەقام لێرە پشگیری لە ڕۆژئاوا بکەین دەستخۆی من بچمە لە ئەوان زیاتر مەبەست بچمە لە ئەوان وەکو گەنجێک کە هەمووان ئاواتیان بە ئێوەیە چۆن پاڵپشتی لە کوردستان نەکەی کوردستان چی لای تۆ؟ یەک پارچەیە دووە یەکە یعنی کوردستان چوار پارچە نییە یەک پارچە بەشی کورد و کوردستان ئەم ئاڵایە چیە لە لای تۆ؟ ئەڵای نیشتیمانەکەمە چەنە خۆشەوێ؟ هەڵا زۆر هەموو کوردستان بە قوربانی بێ هەموو ئەوانی دەری وڵات ئەیخوانە و بڕێ چۆنی تۆ وەکو گەنجێک چۆن پاڵپشتی لە کوردستانەکەی چۆن پاڵپشتی لە ڕۆژئاواکەی بەوەی کە پاڵپشتیانەکەم بەوەی کە ئێمە لێرەوە کۆبووینەتەوە بۆی دەنگی خۆمان بۆ بگەێنین دەنگی خۆمان بەرزکەینەوە بۆ ئەوەی ئەوان ئێمە پشتگیری ئێمان پێ بگات بۆی بتوانن زیاتر وەریان بەرز بێتەوە ئەکە ئێمە بە بەرداوامی لە پشتی ئەوانین ئەمڕۆ تاجلی سەربازیتان لەبەر کردووە چۆن بوو؟ زۆر هەستێکی خۆشمانەیە وەکو کچانی ڕۆژاوا خۆمان گۆڕیوە ئەمڕۆ دەی دەستان خۆش بێ لێرە خەڵکێکی زۆری لێیە بۆیە چاوەڕوانی ئەوە دەکرێت کە خۆپشاندانی ملیۆنی بێ ئەمڕۆ لە سلێمانی بۆیە لە شارەکانی دیکەش خۆپشاندان هەیە بەڵام لێرە ئەیانەوێت دەنگی خۆیان بگێن هەموو جیهان ئەوەی کە هەیە لێرە ژمارەیەکی زۆر لە هاوڵاتیان لەسەر جەمچین توێژەکان لە مناڵی بچووکی یەک ساڵان و چەند مانگەوە دیەتی هەتاک و تەمەنی گەورە بۆیە هەمووان بەیەک دەنگ هاوارەکەن بژی کورد و کوردستان بژی ڕۆژئاوا بژی کوردستانی گەورە بۆیە ئەمە لێرە ئەم دوو خاتوونە ژوێ ناگرێت ساڵتان لێ بێ وەزە وێنەکەتان بێنە قسەی لەگەڵ من نابکەن بە چاستێکەوە هاتووی ئەمڕۆ من خۆم هەرش خۆم بە شەڕوانە زانم هەستی نەتەوایەتیمانێمە بەردەوام هەر لە کوڵ و کەڤا بووە هەتاکو کوردستانی گەورە ئازاد نەبێ ئێمە دڵخۆش نابینەوەکانمان دڵخۆش نابێ من هەموو ڕۆژێکە ئەو وێنانە ئەبینم لە تیڤەکانەوە لە سۆشیال میدیاوە بەردەوام چاومان پڕە بێ لە ئاو دڵمان حەسرت تا ئێمەش بتوانین بڕۆین و یارمەتی ئەبرا شەڕوانەکان و خوشکە شەڕوانەکانمان بین بەڵام پێویستە لێرە تکا ئەەکەم کورد تا ئێستا بە استراتیژیەت ئیشتار نەکردووە کورد پێویستی بە استراتیژیەتە ئەمە بۆ ڕای گشتی زۆر گرنگە خۆپیشاندان بەرزکردنەوەی ئاڵای کوردستان بە ئەو کوڕانی کە چونە ناو یاریگاکان لە مانچستەر سیتی ئەوانە ینی ئەمانە هەمووی خۆی دەوری خۆی زۆر کەس هەیە هەر نازانێت کوردبوونی هەیە لەبەر ئەوە پێویستە کورد سەرکردایەتی کورد بە ئام لە هەر چوار پارچی کوردستان ستراتیژیەت بەکاربێن پلانی ستراتیژیەتیان هەبێ پێویست ناکە ئێمە داوا لە هیچ کەسێ بکەین کە سەر بەخۆیمان بۆ بەدەستبێنە خۆمان سەر بەخۆی خۆمان بەدەستێن فەرموویەکەتان بگرن من لێوازان لێ بتێکان دەستخۆش کاک دیلان زۆر سپاس دەکەم کوردایەتی لای تۆ چیە بێک ڕستەی کورد وەڵام بەرەوە کوردایەتی لە خوێنمایە دەست خۆش بێ